هیچ جۆرە ئەفکارێک نییە بتوانێت منافەسەیمان بکە لەم مەسائلانەیە. بەس ئێمە پێویستە ئەوەی کە عەلمانیەکان جورئەتیان هەیە داهێنانیان هەیە لە ئیشکردنی سیاسی ئێمە هەمان بێ. ئەم نقطە گەورەیە کە زەعفێکە لە ئیسلامیەکانی باشوورە. ئەو مەشروعی کە گۆڕان هەڵی گرتبوو مەشروعێکی حتا بڵێ پێشکەوتوانە، ئەکادیمی بوو، دەستگایی بوو، سیاسی بوو، علاقی بە پەرلەمانەوە هەبوو، پەرلەمانی هەڵەوەشاندە و بینایە کردووە، وەزارەتەکانی محاسبە کردو هەڵی وەشانەوە. ئەوەی مقتەدا سەدر ئێستا ئیکا و لافاوێکی بەشەر بردۆتە سەر ئەو مافیانەی وڵاتی خۆیان، ئەوە گۆڕانەی توانی، بەڵام گۆڕان لەبەر حیزبێکی ئەلمانی بوو، جەماوەری نییە، شەعبیەتی نییە. بۆیە وەختێککە ئیسلامیەکان تەئیدیان کرد، ئێوەش بینیتان نە بەردەرکی سەرا و نەجادەی مەولەوی و نەجادەی کاوە و نەجادەی سەرشەقام و نە بەردەرگای خانەقا و شوێن نەما نوێشکەری لێ نەبێ. لە ڕۆژانی جمعە بوو بە لافاوی بەشەری وەکو تونس و میسری لێ هاتبوو. لەبەرەوە ئیسلامیەکان قودرەتی داهێنانی حرەکەتکردنیان نییە. لەبەرەوەی زۆر لەسەر قەزی ئەخلاقیەکە و لەسەر قەزی ئیمانیەکە ڕۆیشتون حەقیشیانە تەڵان هەرە بێ واژ بڕۆن، چونکە ئینسان بەبێ عەقیدە و ئادابەکە بەبێ پەروەردەبوون ناتوانێت کۆمەڵگەکەی بگۆڕێ. ئێمە قووەتی ئێمە لەمەیە، خۆمان زۆر بە قووەت نین، بەس قووەتەکە لێ زاتیەتی ئیسلامەکەمانە. ئەوان ئیسلامەکان نییە، زاتیەتی ئەفکاریان نییە کە بە قووەت بێ، بەڵام ئەوان لە ئێمە بە قووەترن لە داهێنانە. یەکێتی هەتا ئەو کاتێ ئاوا جەلال تاڵەبانی پەچی کرد پێش زەمەنی ئیحتیلالیش ئیدارەی سراع بەدەست ئەو بوو. ئیدارەی سراع یعنی تۆ بتوانی ئەو کاتێ ئەتەوێ شەڕ دروستکەی، ئەو کاتێ ئەتەوێ پەیمان ببەستی، ئەو کاتێ ئەتەوێ هودنە ئاشتی فەرزکەی. ئەوە ئێستا حەماس لە فەڵەستینە وایە. ئێستا ئەبینی حەماس دەتوانێت کەیویستی ساڕوخەوە شێنێ، کەیویستی ڕایەگرێ، کەیویستی فتح ئیحراجەکە، محمود عەباس ئیحراجەکە. ئەبێ ئاوا ئێوەش ئینشاءڵڵا پەلەمان لە هیچ شتێ نەبێ، هەتا خەڵکی شیاومان بۆ دروست نەبێ، پەلەمان لەوە نەبێ بڵێ ئەمە وەڵڵاهی سەلەفیەکی زۆر چاکە بیکەین بە قیادی، وەڵا ئەمە زۆر خوتوبەکانی زۆر خۆشن، زۆر مهمن، بە حەماسن، با بیکەین بە ئەمیری خۆمان. ئاخر دوای پێوەی مبتەلا بن. پەلە لە هیچ شتێک مەکەن، بەڵێ ئیتیفاق بکەن و بەڵام ئەمیری کاتی دانێ و یەکێک کە بێتە پێشەوە تەجروبەیەکی تر فێرە بێ. خوای گەورە ئێمەشی وێوەش مەوفەقکە و سەلامەت سەرکەوتوتان بکە و خوای زیان برا بە ڕەزانەش بداتەوە. جارجارە ئەوە دەرفەتێک بە زۆریش بێ بە منە گونجێنن کە وەڵامی پرسیارێ بدەمەوە یان ملاحەزەیەک شەرحکەمەوە یان بیرخستنەوەیەک بە ئێوەی بەڕێزیش بگەن و خوای گەورە ئێمەش وێوەش سەلامەت سەرکەوتوو بکە، بە نووری خۆی هیدایەتمان بدا.